تا ئێستا هیچ حاڵەتێکی نەخوازراو سکچوون و هیچ بابەتێک لەم نەخۆشانە لە سنووری پارێزگای هەڵەبجە تۆمار نەکراوە. ڕێژەکان زۆر لە حتا بڵێم لە خوار ڕێژەی ساڵانی ڕابردووەیە، بەڵام ئێمە ئەمانەوێت وەکو هەڵمەتێک وەکو وەشارکردنەوەی هاوڵاتیان لەم هەفتەیە بتوانین کارێ بکەین کە هەم ئەو شوێنانی کە خۆراکی تێدا پێشکەشەکرێ، هەم ئەو شوێنانی کە سەرچاوەکانی ئاون، هەم قوتابخانە و دایەنگا و باخچەکانی ساوایان هەڵمەتێکی هۆشیاری گەورە بکەین بۆ ئەوەی بە هەمومانەوە بتوانین ڕۆڵەکانمان فێری ئەو هۆکارانە بکەین کە ئەتوان خوان پارێزن لەم جۆرە نەخۆشیانە بە تایبەتی دەسشتن و خۆراکی تەندروست و ئاوی تەندروست. هیچ حاڵەتێکی نەخوازراوی سکچوون لە سنووری پارێزگای هەڵەبجە ڕووی نەداوە. تەنها ئێمە ئەمانەوێ ئامادەسازی تەواو بکەین کە بەرە وەرزی ئێرما ڕۆین بۆ ئەوەی کە بتوانین خۆمان و خێزانەکان هەموو لایەک پارێزراو بن. ڕێوشوێنێکی ئەمنی تونندتۆڵمان گرتوۆتە بەر وەکو هاوکارانم بەڕێز کاگەکرم و کاگمێد ئاماژان پێدا هەر لە کۆنتترۆلکردنی خۆراک و شوێنە گشتیەکان بە تایبەتی خواردنەکان و پاشان کۆنتترۆلکردنی یەکەمین سەرچاوی بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیانەی سکچوون بە تایبەتی و پاشان ڕۆتا تا دوایی کێسە لە چەند ناوچەیەکی کوردستانە هەیە بە باشی زانین کە کۆنتترۆلێکی باشی ئاو بکەین و سەرجەم لیژنەکانمان لە پلانی خۆیانان پلانێکی تۆکمەکە ئێستا هەر لە سەحەمەدرسیە و کە هۆشیارێکی پێویست کە پلانمان گرتوۆتە بەر و پاشان هۆشیاری تەندروستی پێویست بۆ سەرجەم چین و توێژەکان